پێغەمبەر صلی الله عليه وسلم پێوەی دیار بووە کە زۆر ڕێزی لەم مانگە گردووە بەوەی کەوا زیاتر لە هەموو مانگەکانی تر ڕۆژی سنەتی تێدا گرتووە. هەڵبەتە ڕۆژوگرتن لای خوای گەورە و میهرەبان زۆر خۆشەویستە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیەتی من صام يوما في سبيل الله جعل الله بينه وبين النار خندقا كما بين السماء والأرض. هەر کەسێ ڕۆژێ لە پێناوی پەروەردگارا بە ڕۆژوو بێ ئەوە خوای گەورە و میهرەبان لە بەرامبەر ئەوەیە چاڵ و خندق و قۆرتێک دروست دەکات کە نێوانی ئەم سەر و ئەو سەری ئەو چاڵە بەقی ئەرز و ئاسمان بێ، یعنی بە ئەندازی ئەرز و ئاسمان ئەم بەندەیە لە ئاگری دۆزەق دوورەکەوێتەوە. و ڕۆژوگرتن عیبادەتێکە پەروەردگارە فەرمێ ئەوە تەنها بۆ منە، كل عمل ابن آدم له إلا الصوم فإنه لي وأنا أجزي به. پاداشتەکان زۆر گەورن لە قیامەتا مەگەر پەروەردگار خۆی بزانێ چ جۆرە پاداشتێک باوەڕداران پاداشتەکە لە بەرامبەر ڕۆژوگرتنەکانیان. وسامەی کوڕی زەید دەفەرمێ تمەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لم أرك تصوم من الشهور كما تصوم من شعبان. لە کاتێکا ڕۆژوگرتن عیبادەتێکی شاراوەیە، بەڵام چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم مانگەیە زۆر بە ڕۆژوە بوو، ڕۆژوو بوونەکەی پێوە دیار دەرکەوت بوو، پێوە دیار بوو. بۆی ئوسامە دەفەرمێ وتم ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەبینم لەم مانگە جیاواز لە مانگەکانی تر ڕۆژی سنەتی زۆر تیاگری. هۆکارەکەی چیە ئەی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام؟ قال ذاك شهر يغفل الناس عنه بين رجب ورمضان. فەرمی ئەمە مانگێکە خەڵکێکی زۆر لێ بێئاگان، زۆر گرنگی پێ نادەن، چونکە کەوتۆتە نێوان مانگی ڕەجەبی محەڕەمەوە، هیچێکە لە مانگە محەڕەمەکان و ڕۆژوگرتن و عیبادەت تێیدا گەورەیە، و هەروەها کەوتۆتە نێوان ڕەمەزانەوە کە مانگێکی زۆر گەورە و عەزیمە. بۆیە خەڵک لێ بێئاگان. ئەفەرمێ وذاك شهر وهو شهر ترفع فيه الأعمال. مانگی شعبان ئەو مانگەیە کە ڕووداوێکی زۆر گەورەی ڕووەدا، ئەوی شەوەیە کە لە ساڵێکە ئینسان چی کردووە لە کار و کردەوە جا باش بە یا خراپ هەمووی بەرزەکرێتەوە و نیشانی پەروەردگارێ ئەدرێ و عەرزەکرێتەوە، عەرزی پەروەردگارەکرێ، بەرزە بێتەوە بەلای پەروەردگار لە ساڵێکە لە پار ڕەمەزانەوە چیت کردووە لە باش و لە خراپ، لە ورد و درشت، هەر هەمووی بەرزە بێتەوە بەلای پەروەردگار. جا فەرمێ فأحب أن يرفع عملي وأنا صائم. جا پێم خۆشە وەختێکە صحیفە و نامەی کردەوەکانم بەرزە بێتەوە ئەو وەختە من بە ڕۆژوو بم، لەناو پیرۆستترین عیبادەتا بم کە پەروەردگار پێی خۆش بێ بەندەکەی ببینێ لەسەر ئەو عیبادەتە، لەو وەختەی صحیفە و نامی کردەوەکەم بەرزە بێتەوە حەزەکەم من بە ڕۆژوو بم.